الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ما كان على النبي من حرج فيما فرض الله له، سنة الله في الذين خلوا من قبل، وكان أمر الله قدرا مقدورا. الذين يبلغون رسالات الله ويخشونه ولا يخشون أحدا إلا الله، وكفى بالله حسيبا. ما كان محمد أبا أحد من رجالكم ولكن رسول الله وخاتم النبيين، وكان الله بكل شيء عليما. يا أيها الذين آمنوا اذكروا الله ذكرا كثيرا وسبحوه بكرة وأصيلا. هو الذي يصلي عليكم وملائكته ليخرجكم من الظلمات إلى النور، وكان بالمؤمنين رحيما. تحيتهم يوم يلقونه سلام، وأعد لهم أجرا كريما. يا
ومبشرا ونذيرا وداعيا إلى الله بإذنه وسراجا منيرا وبشر المؤمنين بأن لهم من الله فضلا كبيرا ولا تطع الكافرين والمنافقين ودع أذاهم وتوكل على الله وكفى بالله وكيلا صدق الله العظيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه ومن والاه. بینەران و بیسەران و خۆشەویستانمان ئەسەلامو عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه. خۆمان بە خۆشحاڵە زانین لە ئەڵقەیەکی تری بەرنامەی سەدای زێڕین بە خزمەتی ئێوەی ئەزیز و خۆشەویست گەشتینەوە. خۆشەویستان و بەڕێزان، ئەمڕۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵ میوانێکی ڕۆحسووک و زێدە ئازیز و خۆشەویست و قورئان خوێنێکی ئەم شارە خۆشەویستە ئەبینە میوانی ماڵەکانتان لە ماوەکانی داهاتوودا میوانەکەتان پێ ئەناسێنین، ئەچینە نێوڕۆکی بەرنامەکە و کۆمەڵێک قورئان دەخوێنین، کۆمەڵێک ئاەتی قورئان و هەروەها یاساکانی بانکتان لێرە بۆشی ئەەکەینەوە و لەگەڵ کۆمەڵێک بابەتی هەمەجۆر و هەمەڕەنگ لەگەڵ قورئان خوێنێکی لاوی ئەم شارە کە جگاوەی خۆی قورئان خوێنە لە بوارێکی پزیشکی کارەکە، هیوای سەرکەوتن و لەش ساغی بۆ خوازین ئینشاءالله. هەروەها لێرەوە داواکارم لە خوای پەروەردگار تاعات و عیبادەت و پەرستشی مانگی پیرۆزی ڕەمەزانی لێ قبول کردبین کە ئێمە لە کۆتایەکانی ئەم مانگە پیرۆزەیین و لە شەوانی قەدراین و لە ڕۆژانی قەدراین. ومێ دەکەم ئینشاءالله ئەڵڵا تەعالا ئەم شەوانە بە شەوانی چاکە و ئیحسان و تەقوا و نزیک بوونەوە لە خۆی ئەژمار بکات و بەدەستی خاڵی نەمان گێڕێتەوە بارەگای خۆی. ئینەه نیعم المەولا و نیعم المجیب. هەر خۆی وەڵام دەرەوەی دوعاکانمانە، فەرمایشتی خۆیەتی ئودعونی ئەستەجیب لەکم. دوعا و نزا و پاڵانەوە زۆر بکەن، دوعا بۆ یەکتر زۆر بکەن، دەست پان بکەنەوە و هەمیشە داوا بکەن لە خوای پەروەردگار کە ساغ و سەلامەتتان کا، لە نەخۆشی و دەرد و بەڵابتان پارێزی، ئیمانتان سەلامەتکە، عاقیبەتتان خێرکا، لە دایک و باوکمان خۆش بێ، دەری و ڕەحمەتی خۆیمان لێ بکاتەوە، لە نەخۆشی و دەرد و بەڵاو خۆمان و ماڵ و مناڵ و خێزانەکانمان و کەس و کارەکەمان بپارێزێ ئینشاءالله. هەروەها هەرچی خێر و خۆشیە بیهێنێتە ڕێگەمان، ئەوەشی ناخۆشێ لە ڕێمان دووری خاو ثەبات و ئیستیقامەشمان پێ ببەخشێ، وەک چۆن لە ڕەمەزان پێی بەخشیوین و شەیتانەکان کۆت و بەندکراون و بەستراونەتەوە بۆ دوای ڕەمەزانیش بە هەمان شێوە خوای پەروەردگار بەردەوامیمان پێ ببەخشێ. لەگەڵ میوانی ئەزیز و خۆشەویستم مامۆستا ئوسامە یاعقوب، لەشی ساغ بێ و سەلامەت بێ و موفەق بێ ئینشاءالله. هەم مامۆستای قورئان خوێن و هەمیش دکتۆر لە بواری پزیشکی، بەڵام وەکو خۆی ئاماژەی پێکرد لە سەرەتاوتی بە من مەڵێ دکتۆر، من دکتۆری وتم ئەی، وتی من مخەدیرم، یعنی بێهۆشکەر. ئێوتم باشە ئەزیزەکەم کە ئەچینە خەستەخانەوە بە بێهۆشکەر ئەڵێن چی؟ پێڵێن وەستا ئوسامە یان مامۆستا ئوسامە یان کاک ئوسامە؟ وتی نەوەڵاوتم پێڵێن چی؟ وتی دکتۆر. ئێوتم وەڵی دکتۆرە کاکە خۆی تر هیچی تیان نییە. بەخێر بێ دکتۆر دووبارە، زۆر سپاس. من هەر پێتەڵێم دکتۆر، خۆشت بێ، ترشت بێ، وەک کوردواری خۆمانەڵێ. فەرموو جەنابەت خۆت بناسێنە، با بزانین دکتۆر ئوسامە کێیە، لەدایک بووی کوێیە، خەڵکی کوێ و ئێستا سەرقاڵی چییە؟ بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه وموالاه. خۆم بە خۆشحاڵە زانم لە خزمەت جەنابتانە. ئەستەغفر الله، ئێمە خۆشحاڵترین. ئینشاءالله ڕێز و سڵاوێ بۆ کەناڵەکەتان و بۆ بینەری کەناڵەکەتان.
موفق بی خی گەوری ئینشاءڵڵا لەم مانگە پیرۆزەدا تاعات و عیبادەتی هەموو قبوڵکە و ئامین ئینشاءڵڵا لەو کەسانەبین کە گەردنمان لە ئاگری دۆزەخ ئازاگە ئامین ئینشاءڵڵا. من ناوم ئوسامە یعقوب عەبدولکەریمە لە دایکبووی شاری سلێمانی لە ساڵی 1996 خوێندنی سەرەتایی و دواناوەندی جگەڕەکێک لە گەڕێکی مامۆستایە باش خوێندنی سەرەتایی و ناوەندی و دواناوەندیم هەر لە سلێمانی تەواو کردووە لە ساڵی 2016 بەشی بێهۆشکاریم تەواو کردووە. ماشاءالله. ئێستاش سەرقاڵی قورئان خوێندن و پیشەری خۆم. الحەمدولله. دامەزراوی یان هێشتا؟ وەڵی جاردا نەمەزراین هەر بە عەقد. بەعەقدن؟ بەڵێ لە کەرتی ئەهلیش ئیشەکەم سوپاس خی گەورە. ماشەکەت باشە؟ خراپ نییە. موفق بی ئینشاءالله. خێزاندار نیت تەمان؟ نەوەڵا جارێ چی لە پارەکەی خاوی لە وەنیە؟ وڵا بێگومان. یاخوا لەشە ساغ بێ زۆر بەخێر بیتەوە بۆ بەرنامەکەمان. خی پەروەردگار وای پێخۆشە ئینسان نیعمەتەکانی خوای پێوە دیار بێ کە وەختێ پرسیاری مەعاشەکەم خوا نەخواستە مەبەستێکی ئەوەم نییە بەس هەر کاتێک ئینسان توانی ئەوەی کە دەستیەکەوێ لە خۆی و دوای خۆی ماڵ و مناڵی و دوای ئەوە بە خێر و سەدەقە و زەکات و ئەوانە خەرجی بکە چونکە هەر ئەوەی بۆ مێنێتەوە وەک چۆن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە یەکێک لە خێزانەکانی فەرموو ئەو حیوانەی کە سەرمان بڕی بوو دابەشت کرد ئەویش فەرمووی بەڵێ دابەشم کرد یا ڕەسوڵ الله تەنها ڕانێکی ماوەتەوە پێغەمبەریش فەرمووی نەخێر هەمووی ماوەتەوە تەنها ڕانەکەی نەماوەتەوە کە ومێ دەکەم ئینشاءالله ئەوەی کە وەزعی باشە و ئیمکانیەتی هەیە بۆ خۆی خۆشی لێ ببینێ و ئەمجا شۆڕ بێتەوە بۆ خوارەوە بۆ ماڵ و مناڵەکەی و دواتریش بۆ فەقیر و بێدەرەتانەکان. بەخێر بیتەوە. خۆشەویستانم معلومی هەموو لایەکە بەرنامەی سەدای زێڕین بە درێژایی مانگی پیرۆزی ڕەمەزان لە خزمەتتان بووە. کۆمەڵک شوێن گەڕین کۆمەڵک شوێنمان بینی لەگەڵ کۆمەڵک قاریئی بەناوبانگی ئەم وڵاتانی دەوروبەر چاوپێکەوتنمان ئەنجامدا چوینە وڵاتی تورکیا چوینە وڵاتی قەتەر چوینە ئیمارات و دووبەی شاریخا چوینە وڵاتی ئێران هەروەها لە خواروی عێراق لە شاری ڕوومادی و بەغداوە میوانمان بانگهێشت کرد بۆ هەرێمی کوردستان بەرنامەمان لەگەڵ کردن و ئێمە بەڕاستی درێخی ناکەین لە هەر سوچێک لە هەر شوێنێک قورئان خوێنێکی دەنگخۆش هەبێ و بەتوانا هەبێ و ئیمکانیەتی هەبێ ئینشاءالله لە خزمەتیا ئەبین لەم بەرنمەیە لە ئێستا و لە وەرزەکانی داهاتوشدا ومێ دەکەین بەردەوام بین و خوا بەردەوامیمان پێ ببەخشێ. مامۆستا ئوسامە حەزەکەم چمە سەر بابەتی بانک دوای ئەوەی کە ئەو قورئانە خۆشت بۆ خوێندین جەناب شارەزایی بانگت هەیە پێما بێ کۆمەڵی قاری هەیە لە وڵاتی میسر بە نمونەی شەحات و مستەفا ئیسماعیل و شێخ عەبدولباست و شێخ محەممەد سەدیق مەنشاوی و ئەمانە هەمویان سەبک و تایبەتمەندی خۆیان هەیە. بۆ خۆت کە بانگ ئەدەی بانجی خۆتە ئەیدەی یان تەقلید یەکێک لە بانگبێژەکانی میسرەکەیتەوە؟ وڵی بە حەقت من گوێ لە هەموو قاریئەکان ئەگرم بەڵام دایمە هەوڵم ماوە شێوازەکەی وەرگرم بەڵام نەک بە دەنگی ئەو قاریە بانگەکە بەمیان ینی سەڵتی خۆمەکو ئەو لێگەم هەموو کات هەوڵمەوە بە دەنگی خۆم ینی ئەدای بکەم. زۆر باشە. بانجێکمان بۆ بە بزانم بانجی مامۆستا دکتۆر چۆنە؟ خزمەتە مامۆستا دکتۆر شێخ حاجی سەید. بانگەکە مەقامی حیجازە بەڵامی تر تۆزە شێوازی تورکی پێوە دیارە. زۆر باشە زۆر من خۆم هەیە چێکم لەوانی کە سەرسام بە بانجی تورک چکەم بانجێکی بە قووەتە قووەتی پێوە قووەت پاوەری هەیە ئەوە بۆیە خۆشە فەرموو. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله
الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدًا رسول الله أشهد أن محمدًا رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله ما شاء الله ما شاء الله ما شاء الله بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەمەی گوێبیستی بوون بانگ بوو بە مەقامی حیجاز ئەم بانگە مامۆستا بە هەردوو شێوازەکە ئەدای کرد هەم بە شێوازی میسری هەم بە شێوازی تورکی بەڕاستی دەنگی خۆشە یاخوا لەشی ساغ بێ لە لەقتەیەکی شاچووە سەر بانگە سعودیەکانیش لەوێشەوە تقریبان ئاوا تێکەڵ کێشێکی کرد لەگەڵی مەبەست لە ئەم جۆرە بانگدان و تەنەوعکردنە معلومی هەموو لایەکە یەکێک لەو شتانەی پێغەمبەری نازدارمان صلی الله عليه وسلم تاکیدی لێ کردوێتەوە دەنگخۆشیە لە بواری بانگدان و قورئان خوێندندا هەر کاتێک سەحابەیەک لە سەحابە بەڕێزەکان دەنگی خۆش بوو بێ یەکسەر بە نمونەی سەحابی جەلیل و هاوڵی پێغەمبەری نازدارمان صلی الله عليه وسلم بیلالی حەبەشی کە فەرموویەتی ئەریحنا بیها یا بیلال واتە بانگمان بۆ بدە و با ئێمە ئیسراحەت کەین بە بانگدانی تۆ هیوای لەش ساغی بۆ هەموو لایەکە خوازم مامۆستا لە ساڵی چەندەوە هەستت کرد دەنگت خۆشە قورئانە خوێنی هەستت پێی کرد ئەمجا با بچینە سەر باسی ئەوەی کە فێری قورئانی کردی یان فێری مقاماتی کردی زۆر چاکە وەڵی ئەوی ڕاستی بە من لە مناڵیەوە ئەلحەمدولillah لای باوکم قورئانمە خوێند لەو کاتە ئەم گوێم لە قورئان خوێن شێخ سەعەد خامدی ئەگرت تۆزە تەقلیدی ئەومە کردەوە تر هەستم کرد کە ئەلحەمدولillah بەهرەیەکم تایە ئەو کاتە دوایەوە ساڵی 2010 باوکم لە جامعی باغای خوێند سیدیشی هێنابووی مەقامات وهانی تیاوە ئیتر گوێم لێگرت و کۆمەڵی قاری میسری تیا و بەڵام من ناوەکانیم نازانی بە حەقەت ئەو کاتە تەمەنم مناڵتر بوو
ئیتر گوێم لێگرتن و بەردەوام ئەم خوێندەوە لە دوایانەوە. ئەوە بوو دوای ئەوە ساڵی 2012 لە ڕێکخراوی ئیقرا لەلایەن بەڕێز کاتۆ کۆچەرەوە خولێکی مەقامات کرایەوە. ئیتر 2012 بەڵێ بەشداری ئەو خولەم کرد و ئیتر لەو کاتەوە ئەلحەمدولillah تا ئێستا بەردەوام. ماشەڵڵا لێبێ هەربێەوەی بی ئینشاءالله. ئێمە زاهرن بەرەو کۆتایی بەرنامەکە ئەڕۆین. پێمان خۆشە ختامی بەرنامەکەمان میسک بێ. ئەگەر پەیامێکت هەیە لە کۆتاییە بیگەینی بە بینەرانی بەڕێز و خۆشەویست، دواتر هەندێک قورئانی ترە خوێنین و کۆتایی بە بەرنامەکە دێنین. وەڵایی جگە لە ڕێز و خۆشەویستی بۆ بینەرەکانمان خۆی گەورەی ئینشاءالله هەمویان سەلامت کا و سەربەرز بن ئینشاءالله. زۆر خۆشحاڵم کە لە خزمەت ئێوە و لە خزمەتەوە بینەرە بەڕێزانەوەی. زۆر سپاس. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست، لە ماوەی ڕابردوودا لە خزمەتی قورئانی پیرۆز بووین لە بەرنامە ناوازەکەی سەدای زێڕین لەگەڵ سەدا زێڕین و لاوێک و خۆشەویستێکی شاری سلێمانی کە میوانی ئەڵقەی ئەمجارەی بەرنامەکەمان بوو. بە ئومێدی لە ساغی بۆ هەمولا قبولبوونی تاعات و عیبادەتان ئینشاءالله. لە دوعای خێر بێ بەشمان مەکەن تا ئەڵقەیەکی تر و وەرزێکی تری سەدای زێڕین بەخوای تاک و تەنهاتان ئەسپێرم. زۆر سپاس کە بینەر و بیسەرمان بوون. السلام عليكم ورحمة الله وبركاته. تبارك الذي بيده الملك وهو على كل شيء قدير الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا وهو العزيز الغفور الذي خلق 7 سماوات طباقا ما ترى في خلق الرحمن من تفاوت فارجع البصر هل ترى من فطور ثم ارجع البصر كرتين ينقلب إليك البصر خاسئا وهو حسير ولقد زينا السماء الدنيا بمصابيح وجعلناها رجوما للشياطين وأعتدنا لهم عذاب السعير وللذين كفروا بربهم عذاب جهنم وبئس المصير إذا ألقوا فيها سمعوا لها شهيقا وهي تفور تكاد تميز من الغيظ كلما ألقي فيها فوج سألهم خزنتها ألم يأتكم نذير قالوا بلى قد جاءنا نذير فكذبنا وقلنا ما نزل الله من شيء إن أنتم إلا في ضلال كبير وقالوا لو كنا نسمع أو نعقل ما كنا في أصحاب السعير فاعترفوا بذنبهم فسحقا لأصحاب السعير إن الذين يخشون ربهم بالغيب لهم مغفرة وأجر كبير
آه